سرێ و کراسە گوڵگوڵیە وەڵڵی ننکەم جارانێ کرد بە بەرگی پشتی و دۆشەکە زانی خەڵکی حەزی لەوەیە وەڵڵا ناشرینە ئینجا سینۆ قماشە پڵنگیە هی ساڵی 2000ەکانە هەر باوی نەباوە چی بووە چی بووە یان سێری ئەوەکە خواوە ڕەنگە بەخوا ئەم جارە خۆم لەگەڵ سعدیە چم بۆ دووبەی ئەمە چێم قماشە ناشرینانە ئەو ئافرەتە نەبوویکەوە لە عیادەکە یەکترمان بینی؟ نانا عیادەی چی دادەگیان بابا لە عیادەکە یەکترمان بین لە تەنیژەک دانیشت بووین دانا هەر تۆم هەر نبینیەوە بە هەموو ژیانم چ بە خوشکم وەڵی چی بێ خوشکم ئەڵە پێویستمان بە فەحسە خوێنی مێردەکەتە ئەو نەهاتووە لەگەڵت؟ ناوەڵڵا چۆ دەڕۆی؟ واللهی دایکم تەلەفۆنی کردووە لە وەزعم زۆر خراپە بێ بڕۆم بۆ لای ئەوە مێردەکەت دێ بەحسەکەت نانا تەلەفۆنم بۆ کردووە کە نایەت دەیخوا حافظ بەخێرچی بابا بەبیرم هاتەوە تۆ ئەوی بەبیریشم دێ جارێکیان لە ریاضەکەش یەکترمان بینی نانا من ڕاضە هەر ناکەم من حەزم لێ بابا دوایش بۆ دەڵێ لەگەڵ سعدی ئەچم بۆ دووبەی سعدی چی تۆیە مێدی تۆیە چی تۆیە نانا دەنگم نزم ناکەم نانا ڕەشید کاک ڕەشید تۆ وز بە تەداخۆریشی ژنام مەکە کاک ڕەشید بۆ بە مێردی من دەڵێ سعدی مێردی من چی تۆیە ناتوانی بڵێ کاکە دادەگیان تۆزە لەسەر خۆ قسە بکەوە چێ و هاوەر تۆ لە ناو بازاڕە عیبە دەباژنێکی تکە ئەوە نای مێردی تۆ بێنێ خوارەوە دەی فەرموو جارێکی دیکە سعدی لەسەر دە من نەبیستم دادەگیان ئەڵم لێم تێکچوو کاک سعدی من شتیان لێ یەکڕم کاک ڕەشید ئەو ئافرەتە چێ زوو بە کورە هەنارخان خۆ تۆ کارێکت کردو منە ناوێرم قسەکەم کاکە تۆسی هێواش ئەم ئافرەتە خەیاتە خەیاتە لەگەڵ سعدیە چی بۆ دووبەی خەیاتە نە بابا نە غەڵەت یەگەیشت و ئەمە خەیاتە مشتری خۆمانە ئەمە جاری وایە دە ئافرەتی وەکو تۆجلی لە هادوورێت بەڵام ئێرە شوێنی تاگ نییە ئێرە جوملەیە ئەمیش بە تاک نای بازار وایە تۆ قماشە بە وەڵڵا دە باشە وەڵام نیش جلم هەیە بۆ مدورە بەسەر چاو بەڵام وەڵی ئەم ماوە هیچ مەجالم نییە وەڵام من فەرق دەکەم ئەمن ژنی سعدیم دەتوانین بۆ مدوری هەنارخان بە قسەم کە خەیاتێکی باش نییە لای مەدورە کاک ڕەشید تۆ عاقل نەبێ حەزەکەمەوە بۆ بابا لای حەفسەخان خەیاتی نانا کوا ئەو ڕقەمەتم بەرێ ئەو ڕقەمەتم بەرێ بێری احتیاجی بۆ دەڵێ ڕقەمەکەم بەرێ من جلت بۆ دێنم ئەخ مشتری خۆمانە ئەو سڵاوم بۆ ناردی ئەتوش زەحمەت بکێشە لوکیشنی دوکانم بۆ بنێ نا دوکانی نییە لە ماڵی خۆیان لە دوورێت لە ماڵێ کێشەنی بۆ دێمە ماڵی هیچ کێشەم لۆکەشنی ماڵەوە بۆ بنێرە ئەرێ وەڵا بۆم بنێرە باشە کە ڕۆشتمە ماڵەوە بۆ تەنێ نا بەخواشتیوان هەر ئێستا بۆم بنێرە ئەرێ وەڵا ئێستا بینێرە لوکیشنی ماڵم بۆ بنێرە بۆستا بزانە هات ئەو هات دەست خۆش بێ باشە هیچ ئیشێکتان نییە ناوەڵا منە ڕۆم حافیزی بێ لەگەڵ خەیاتت جوانەکە هەنارخان بە قسە مەکەی ئەمە خەیاتێکی باش نییە وەک پێم وتی جلەکانی بەرە بۆ لای حەفسەخان نایبم کاک ڕەشید سعدی لەکوێیە کاکە وازێ سعدی بێنە ئەم خەیاتە جلەکانی بەرز و نزمە دوورێ جاری وایە ئاوایە من پرسیارێکی ترم لێ کردوتم سعدی لەکوێیە سعدی چووە بۆ بازاری گەورە بۆ لای کاکەمسە لێردا دێشم تا دێتەوە ئەیجا خۆت بێتاقەتە بێزانی بۆ بۆ کاکە درەنگێتەوە وەڵای بۆیە بکوێتە یا پێش مەغریب یا دوای مەغریب تۆ دڵنییا و خیاتێکی خراپ بوو ئەرێ بڕوان پێ بکە هەنارخان شوێنت لەسەرم نییە خەیاتێکی زۆر خراپە هەر ژنێ چۆتە لای واڵێت وەڵا قەینا من ڕازیم بە هەر بۆم بدوورێ دەی من دەڕۆم بۆ کوێ چیت بەتەمای کوێیت چاقت بە مندایە کاک ڕەشید دەڕۆم پیاسێکی بازاڕەکەم خواحافیزە بێ ئەی قڕ بۆتەوە قیسەرە و سعدی وەڵا بۆە ناو دووتەنی وایە هەڵی لە عەلوەکە ژنویە ناو یەکی ناوی لیمۆیە یەکی ناوی هەنارە منیشیان کۆڵەوار کردووە بە سعدیەوە